ناوم بەختیارە خەڵکی شاری هەڵەبجەم ساڵی 1970 لەدایک بووم هەر لە ئەوەڵی مناڵیەوە من خولیام قوڕ و دار و بەرد و ئەو شتانە بوو کە هەموو مناڵێک یاری پێکە ئەڵبەتە زەمەنی ئێمە زەمانێک بوو کە مەلاعب نەبوو و ئێستا مەسەلەن ئەتاری نەبوو ئەو شتانە نەبوو مناڵ زیاتر بە ئەتیمادێ کردە سەر خۆی و سەر دەوروبەرەکەی لە دەوروبەرەکەی ئێمەشا قوڕ و دار و بەرد هەبوو مەسەلەن ئەو یاریانەمانە کرد هەلوچیان بەدارە کرا هەڵماتیان بە بەرد کەلابەردەکەمان دروستەکەرەوەی کە لێرە پێڵێن گلۆر بە قوڕ ئیشمانە کرد یاریمانە کرد بەم شێوانە وردە تا گەشتمە مەرحەلەی ئیبتیدایی 4 و 5 ئیبتیدایی لەوێ ساڵانە پێشەنگای قوتابخانەکانە بوو لە پێشەنگای قوتابخانەکانە هەستمە کرد مامۆستا زۆر ئێتیمان بە کارەکانی من ئەدا جیاواز لە هاوڕەکانی تر چکە کارەکانی من جیاوازتر بوو لەوەی ئەوان لێ وردە هەستم کرد مامۆستاکەم پێوت و ئیشەکانە جوانە کارەکانە جوانە تو ئەبیتە هونەرمەند بەم شێوەیە وردە هاتین حتا لە مناڵەیە لە کاتی دروستکردنی یاریەکانە من کەلابەردەم دروستەکرد یا گلۆرم دروستەکرد ئەوەی من لەوانی تر لە هی خەڵکی تر زۆر جوانتر و ئەوەتر بوو لەوەی هاوڕەکانم هەتاوای لیا چکە من دەسم ڕاز نەبوو لە یاری تولێ هەڵماتێنە ئیتر هەر بۆ خۆم کەلابەردەم دروستکە وەختی وا بوو ئەم فرۆشتەوە بە هاوڕەکانیشم ئەم مەرحەلەیە ڕۆی تا مەرحەلەی متەوەستە لە مەرحەلەی متەوەستا ناوەندی زیاتر ئێتیمام بە کارەکانی خۆمدا چوم ڕسمم ئەکرد ئەو کاتە هەرچەند سەرتاوی ڕسمم ئەکرد ڕسمەکان برەوم پێدا بۆ یاخم بەکارێنا قەڵەم بۆیان بەکارێنا ئەم شتانە زۆر تەسیری هەبوو لەسەر من برایەکم هەیە کاکە عومەر لە ئەو کاتە من لە ئیبتیداییە بووم لەگەڵ کاک هیوایەت دراوسێمان بوو هیوای حاجی حەمەمین ئەوان ڕۆژێکیان بینیم لە سەربان ڕسمی عەبابەیلیان دروستە کرد شوشیانێنا ڕەنگیانە کرد و ئەیان خستە سەر پارچەیە فایبەر شتێکی زۆر عەجایب بوو بەلای منەوە ئەوە زۆر تەسیری لێ کرد منیش ئەمویست لاسایی ئەوان بکەمەوە بەو شێوەیە هاتین تا تەقریبەن مەرحەلەی ناوەندی لە مەرحەلەی ناوەندیای تر زۆر ئیشەکانم گۆڕا زۆر جیاواز بوو بەتەما بووم پێشنگایە بکەمەوە لەو سەردەما لەو سەر وەختا بەڵام بەداخەوە لە بەر زروفی هەڵەبجە کە ساڵی 1970 مزارێکی زۆر گەورە بوو لە هەڵەبجە شێوازیا لە حکوومەتی عێراقی زیاد لە 500 خانووی خەڵکی تەقاندەوە خەڵکێکی زۆر چوون بۆ ئێران ئەو وەزع هات بەسەرا دوای ئەوەش ساڵی داهاتوش کیمابارانی هەڵەبجە هات بەسەرا و ئاوارە بووین و چوینە ئێران و وەزع و ناخۆشێکی زۆرمان بەسەرا هادیتن نەمتوانێت و پێشەنگایە بکەمەوە لە مەرحەلەی سێمی تەوەستا بووم تەمەنا ئەمە کرد لە پەیمانگای هونەرە جوانەکان وەرگیرێم بەڵام بەداخەوە ئەو ساڵانە حیزبی بەعەز زۆر مسەڵت بوو بەسەر وەزعەکە و بالأخص ئێمە کە خەڵکی هەڵەبجە و خەڵکی ئەو شوێنانە بووین کە ئەنفال کرابوون نیان هێڵا لە پەیمانگای هونەرە جوانەکان و لە پەیمانگای پێگەیاندنی مامۆستایانە وەرگیرێن بۆی ئەو باس و خواسی کە ڕووی داوە لە هەڵەبجە و لە منتەقەی ئەنفالەکانە نێتە ناو خەڵک و خەڵک پێی نەزانێت بەو شێوەیە ئێمە دوور دەخراینەوە وەرنەگیران لە پەیمانگای هونەرە جوانەکان و پەیمانگای پێگەیاندنی مامۆستایان مەگەر کەسانێک واستێکی زۆر گەورەیان هەبوو بێ یا توزان بەعسی بوو بنیا بە شێوەیە لە شێوەکان هینیان کردوێ وەرگیرا بن ئامادەی پەرستاری هەبوو 3 ساڵ بڵێ خوێندمە هەر لە ئامادەی پەرستاریش لەوێ لەگەڵ هاوڕێکمان ناوی سۆران بوو پێشەنگایەکمان کردەوە لە ناو قوتابخانەکەمانە لە ناو ئامادەیەکەمانە ئیتر هەروە بەردەوام بووم ئەم پێشەنگایەت تەنها لە ناو پەیمانگاکەی هینەکەی خۆمان بوو مەکتەبەکەی خۆمان بوو ینی بەس قوتابیەکانی خۆمان بینیان ئەوە نەبوو هەر لە دەرەوە بێ بەڵام دوای کە مەکتەبم تەواو کرد و ئینتیفازە بوو ڕاپەڕێن ڕوویاوەم جۆرەشتانە یەکەم پێشەنگای خۆم لە هەڵەبجەی تازە کردەوە قەزای شارە زۆر لەوێ کردمەوە پێشەنگاکە ئەوە زۆر باش بوو زۆر دەنگۆیەکی گەورەی هەبوو ئازادێکی فراوانتر هەبوو شتی تر هەبوو حتا ئەو پێشەنگایی کە لە ناو مەحەدا کردمەوە لە ناو مەکتەبەکەی خۆمان ناکردمەوە خەریب و بگیرێم لەسەری چکە جەماعەتی هین هاتبوون جەماعەتی کابرایەک لەوێ بوو ڕەفیق حیزبی بوو ڕەفیق حیزبی سەرۆکاری ئیشی تەلەبە ئیتیحادیەکانیە کرد ڕسمێکم کردبوو من ئەم ڕسمە خۆم کاتی خۆی تەمەن ساڵی 1970 من گیرام زۆر لە سژنە پیسەکانی عێراقم بینی ئەو ڕسمی خۆم کردبووە کە لە ناو سژنە دانیشتو کە هاتن بۆ ئەوێ ئەو بەعسیەکان لەگەڵ ئیتیحادیەکانەوەوانە پرسیاری ڕسمەکەیان کرد منیشتم کابرا فەقیرە و پارەی نییە و خسمە بابی ئەو جۆرەشتانەوە خەریب تووشی کێشێکیش بووم بەس خوا ڕەحمیەوە کرد ئەو ڕەفیق حیزبی کە لەوێ بوو منی ئەناسی هەڵەبجەیی بوو خەڵکی لای خۆمان بوو
شتەکەی گۆڕی بە مۆزۆیەکی فەقیری وەم جۆرە شتانە لەوێت تووشی کێشەیەکە بوو. من خێزانەکەم زۆر باش بوون لەگەڵما هەمیشە هاوکارم بوون قەدرێگرم نەبوون بۆ ئەو کارانە چونکە من هەم خوێندنەکەشمە کرد هەم کاریشم ئەکرد هەم ئیشە هونەریەکەشمە کرد هیچ هەرگیز هین نەبوون کەس و کارم ڕێگر نەبوون لەوەی کە من کاری هونەری بکەم. بە هەر حاڵ ساڵی 92 من تەخەڕوجم کرد لە ئەعدادی تەمڕیز یاخۆ بڵێن ئامادەی پەرستاری تەخەڕوجم کرد وەزعەکە شێوە و ئەمانە خۆی عادەتەن ئەو شوێنەی ئێمە کە تەخەڕوج دەکرد ئۆتۆماتیکی تەعین نەبووی بەڵام من حەزم لە تەعین بوونەکە نەبوو کاتێ مەکتەبی پەرستاریەکەم تەواو کرد خوێندنی پەرستاریەکەم تەواو کرد یەکسەر چووم بۆ کاری هونەریم دەست پێ کرد لەبەرەوەی عەشقم بۆ کاری هونەری هەبوو هونەر هەر شتێک بوو لە ڕۆحی منا بوو لە جەستەی منا بوو من بۆ خۆم فێری ڕەسم بووم کەس فێری نەکردووم بۆ خۆم کاری پێکەرتاش و پێکەرسازیژەر بۆ خۆم فێر بووم کەس فێری نەکردوم هیچ مامەسایەکەم نەبوو لەی شوێنەکە بەڵام پیاوێکە بوو مامەسە حەمە فەرەج لە هەڵەبجە کاتی خۆی پیاوێکی ئازیزی خێزانەکەمانە ئەو پیاوە بەڕێزە لە چالاکی قوتابخانەکان بوو لە هەڵەبجە هەر کاتە شتێکمە بەرە چوم پیشانی ئەو مەدا مامەسە حەمە فەرەج زۆر هاوکارم بوو لە مناڵیە لە سەردەمی متەوەستە و ئیبتیداییە هەر شتێکم دروست کرد چوم پیشانی ئەو مەدا و دەستخۆشی لێ کردم ملاحەزەیە دامێ وا باشە تەنها مامەسایەکە بە مامەسای خۆمی بزانم مامەسە حەمە فەرەج بوو ئەناوەکوتر من هیچ ئەکادیمی و شوێنێکم نەکردووە بەڵام خۆم بۆ خۆمەوە نەم حەز لێ بووە خۆم ئەتیمان بەکارەکان داوە خۆم بەداداچوونم بۆ کردووە خۆم پرسیارم کردووە خۆم گەڕاوم بۆ ئەوی کە چۆن بتوانین کارێکی ئەکادیمیتر باشتر جوانتر سەکەوتوتر ئەنجام بدەم تا ساڵی 94 و 95 دوایەوە وەزعی کوردستان خراپ بوو گرانێکی زۆر بوو لەگەڵ هاوڕێکمان کاک بەرزان ڕوومان کردە ئێران بۆ ئیشکردن کە چوینە ئێرانیش لەوێ یەکسەر دەستمان کرد بە کاری پەیکەر ئینمان نەکرد چوین هاوڕەکەمان هەمووە چون کرێکاریان نەکرد لە شوێنی تر ئیشیان نەکرد بەڵام خۆشبەختانە من و کاک بەرزان چوین بە دوای کاری پەیکەر ئاگەڕاین کار شوێنێکمان دۆزی و کارمان تیا کرد لەوێ ئیتر لەوێ ئەو شوێنی کە کارم تیا کرد بوو بە ئەکادیمێکی باش چکە تەجروبەمە کە ڕۆژانە ئیشم تیا کرد بوو بە ئەکادیمێکی باش بۆ من تا بتوانم مەسەن زیاتر و زیاتر ئیشەکانم جوانتر بکەم و گەورەتر بکەم و قاڵبمەوە لە کارەکەمە هاتمەوە کوردستان ساڵی 90 یەکەم پەیکەرم لە شاری هەڵەبجەی تازە دروست کرد پەیکەرێ بوو بە نالی شاعیر تا ئیسەش ماوە دوایەوە چوون بۆ ئەوروپا چوون بۆ ئەوروپا لە تورکیا کە چوومە تورکیا لە تورکیا تقریبان لەوێش هەر خەریکی کاری پێکەرسازی و پێکەرتاشی بووم لە چەند شوێنێک لە تورکیا ئیشم بکرد کە چوومە یۆنانیش بە هەمان شێوە خەریکی لەوێژ هەر خەریکی کاری پەیکەر بوو تا گەشتمە سویسرا لە سویسرایتر تقریبان لەوێ تۆزێ وەزعەکە جیاواز بوو چکە لە سویسرا شەهادەی ئەو بوارەت نەبێ بۆ دنی ئیش بکەیت زۆر محاولم کرد زۆر شوێن گەڕام و لەولامکردن نەبوو بەڵام لەوێ لەگەڵ گروپێکە بوو بە ناوی ئارت ئەجەنسی چەند پێشنگایەکمان کردەوە لە کاتی مەراسیم و یادەنەتەوەیەکانە کاری هونەریم ئەکرد لەوێ پیشانمان ئەدا بۆ مزارەکان عینیشت هەنێشتی هونەریم ئەکرد پێمان بوو ئیتر ئاوە بەردەوام بووم ساڵی 2005 هاتمەوە کوردستان بە یەکجاریاتمەوە کوردستانی تر لێرە بە جدی دەسم کردەوە بە کاری هونەری من لە ئەوروپا بووم کە ساڵی 2005 هاتمەوە بە یەکجاری بۆ کوردستان بە ماڵ و مناڵەوە لێرە دووبارە دەسم کردەوە بەکار لە هەولێرەوە دەسم پێ کرد چەند پەیکەرێکم بۆ هەولێر دروستکردی کە لەوانە کۆتری ئاشتی بوو کە لە فولکەی کۆتری ئاشتی هەر پێڵەن فولکەی سەلامی پێڵەن لەوێ لای مۆبایل فرۆشەکان لەوێ دانرا کارێک بوو جیاواز لە هەموو کارەکانی تر چکە کارێکی جوڵاو بوو ئەجوڵا لە مەشینەیەکم بۆ دانابوو لە ناوە بۆ کۆترەکە تایمەری هەبوو هەموو سەعاتێ جارێ ئەیدایە شەقەی باڵ و
چارێکێک وایە کرد و دوایی ئەوە سایەوە کارێکی زۆر جوان و ناوازە بوو. دوایەوە کارێکی ترم کرد لەوێ مرۆڤ و کتێب لە هەولێر دانرا لە شوێنی ئێستەی دایرەی مرور لەوێایە، بەڵام بەر جادەیە کەوت لەوێ جادە و جسروشتی ویان دروست کرد لابرا بەداخەوە نازام کەوتێکەوە بۆ کوێیان بردووەمانە. خۆی هەچ کارێکی هوەری دائنێی بە تایبەتی کاری پەیکەرسازی و پەیکەرتاشی کارێکی بۆ خەڵکە مباشرە چێتە ناو خەڵک، کارێکی وەکو بە ئەنگلیزی پێڵە کارێکی پەبلیکە، یەکسەر تەئسیری لەسەر خەڵکە بێ، یەکسەر ناوی ئەو شوێنە گۆڕێ بە ناوی ئەو ئیشە. لەبەر ئەوە زۆر گرنگە ئەم کارانە بۆ خەڵک، لای خەڵکی زۆر جێی سەرنج و خۆشەویستیشە. بمبورە پێشەوە کە بێمەوە ساڵی 2004 بە سەردانێک گەڕامەوە بۆ ئێرە پەیکەرێکم دروست کرد بە ناوی گاڕەژ لای پارکی ئازادی دامان، ناکارێکی زۆر جوان و ناوازە بوو، بەڵام بەداخەوە نازام چۆن بوو ڕۆژێکیان وتیان وڵا پێکەرەکان شکانەوە یاخۆ کەوتووە و دویانتە ژوورەوە نازام شەو سیارە لێ یابووچی بەو شێوەیە. ئەجا ساڵی 2005 بە یەکجاری گەڕامەوە دەستم کرد بۆ کاران لە هەولێر. ئیتر لێرە بۆ خۆم دانیشم کارم کرد، زۆر کاری باشم کرد. پەیکەرێکم بۆ جەنراڵی پاییز حەمە عومەری شاعیر کرد، پەیکەری پێشمەرگەم دروست کرد. هەروە بەردەوام بووم تا ئێستا بڕوا بێن نازانم چەند کارم هەیە ئەگەر بۆ حساب بکەم، بەڵام لە دهۆ کارم هەیە، لە ئاکرێ کارم هەیە، لە کۆیە 4-5 کارم هەیە، لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان پەیکەرم دانراوە. لە گێریانی مناڵیمە پێکەنینم بە خەم کەچی ئێستایە خەم دەریایە و بۆ کەنارم شەفۆلەدا لە سەجارە کەنیا جاری زەردەخەنە بێتامیوە وەک سێبەری لایەوەرەی خۆرنشینی دەرەرخەوە. ئەمە یەکەم کاری تقریبەن بەرد بوو دروستم کرد ساڵی 94 لە ئێران، مناڵێکە و دایکێک شیرەدا بە مناڵەکەی بەردە. ئەمە یەکەم کار بوو کە حەجمی هەبێ گەورە بێ، جاران بە ئیشی بەردەمەکە پشکۆلە بوو، بەڵامە گەورە بوو، حەجمەکەی تقریبەن 80 سانتیم بە 50 سانتیم ئەبێ گەورەیە. ئەم کارانێکێ بوو لەو مارەزانەی کە لە سویسرا کرده بوومەوە لەگەڵ گروپی ئارت ئەجنسی، ئەم دوو کارە بەشدار بووم. ئەمەش پەیکەرێکە بۆ فردەوسیم کردووە ساڵی 95 یان 96 لە ئێران، لە وەزام لە گوڵپایگان لە شاری گوڵپایگان دانراوە. ئەمە یەکەم کارم بوو کە ساڵی 97 بۆ نالی شاعرم کرد لە هەڵەبجەی تازە. ئیتریش عینەکانی ژاوایە. ئەمە پێشەنگایەک بوو، فستیڤالێ بوو ساڵی 92 ئەمە لەگەڵ کۆمەڵێ هونەرمەند کە لە هەڵەبجە بەشدار بووین لە فستیڤالەکە، بە ئێمە بەشدار بووین بە پێشەنگایەکی شێوەکاری لەگەڵانی هاوڕێ ئەزام کە حەمە بەهادی، کاک عیزەت و مامەسا یاسین و کاک موحسین و محەممەد فەتاح و یادی بەخێر کاک ئەزغەر بەیەکەوە بووین. ئەمە لە تورکیایە، ئەمە ساڵی 98ەوە بزانم لە تورکیا دوو کاری گەورەیە بە دیواری ئوتێلێکەوە کردومە.
ئەو کارانی کە بۆ جینۆسایدم کردووە کارێکم بۆ هەڵەبجە کردووە کە دیاریکردنی شوێنی بۆمبە کیمیاویەکانە وەکو GPS لە هەر شوێنێک بۆمبێکی کیمیایی کەوت پێ من لەوێ کارێک دروستەکەم هەم بە شێوەی پەیکەر هەم بە شێوەی تابلۆیکی لە ژێرایە کە زانیاریە لەسەر ئەو بۆمبە کیمیاویە لەسەر ئەو گەڕەکە کە دیارترین شەیدی ئەو گەڕەکە کێ بووە چەند برینداری هەبووە چەند شەهیدیە بۆ چەند ژێرزەمینی تیا بووە وەکو GPS چکە هەر ڕۆژە لە ڕۆژان کە تۆ بتەوێت ئەو شوێنە بزانانی ئەفعلەنەم بۆمبی کیمیایی بۆ فاسی توربەی ئەو ناوچەیە بکرێ زانم بۆمبە بۆم لێرە بۆمبێکی کیمیایی بووە. ئەم کارە گرنگجەکەی لەوایە من کاتی خۆی زەمەنی کیمیاباران خۆم لە هەڵەبجە بووم کەسمان نازانین کام بۆمبە لەوێ کەوتووە کیمیایی بۆ یا بۆمبێکی ئاسایی بوو بەڵام لە ڕێ ئەم ئیشەی منەوە تۆ ئەزانی کە ئەم بۆمبانە کیمیایی بۆ چەند بۆمبە و چۆن بۆ چۆنە بۆ ئەمە کارێکی زۆر زۆر گرنگە. ئەم کارانە زۆر زۆر بەلای منۆ کارێکی گرنگ بوون کە بۆ دەقاودەق بۆ ئازاری میلەتەکەم کردومە لە هەمویان گرنگتر. من پەیوەندیم لەگەڵ هەموو شارەکانی کوردستانی لە زۆربەی شارەکانی کوردستان پەیکەرم دانراوە جگە لەوەش من پەیکەرم لە دەروی کوردستانیش دانراوە ینی لە تورکیا 3-4 پەیکەری گەورەم هەیە لە ئێران 3-4 پەیکەری گەورەم هەیە من لە زۆربەی زۆری وڵاتەکانە هاوڕێم هەیە پەیکەرساز و پەیکەرتاش لە تەواوی جیهانە تقریبن کۆنتاکتێکی زۆر باشم هەیە لەگەڵ هەمویانە لەگەڵ هونەرمەندە کوردەکانی خۆمان چ لە باکوور بن لە باشوور بن لە ڕۆژهەڵات بن لەگەڵ هەمویانە کۆنتاکتێکی زۆر باشم هەیە. دواپەیامم ئەوەیە من کە بۆ خەڵکی دەسەڵاتدار خاوەن کۆمپانیاکان حیزب حکوومەت ئەو خەڵکانی کە پارەیان هەیە کە بتوانن هاوکاری هونەرمەندەکان من کە کاری هونەری زۆر بێت چکە بەڕاستی کاری هونەری وەکو معناو مەغزا زۆر زۆر گەورەیە زۆر شارەکەمان جوانەکە وڵاتەکەمان جوانەکە وڵاتەکەمان پێشەخە و خەڵکانێکیش کە لە وڵاتێکی ترەوە دێن ئەوەی کە بێتە جێی سەرنج بۆیان تەنها کارە هونەریەکان. أي كماني الرسرين أروي أول ناديت لقى